کێبڕکەکانی خولی تۆپی دەستی یانەکانی کوردستان کۆمەڵی سلێمانی بەردەوامی هەیە و لە بەهێزترین یاریەم کۆمەڵێشدا یانی ڕزگاری یەکەم دۆڕاندنی تووشی یانەی سلێمانی کرد بامەدەبوونی سەرۆک و ئەندامان یەکەتی تۆپی دەستی کوردستان و هاندەرێکی زۆر کە ماوەیەکی زۆرە لە هۆڵەکان ئەو ڕێژە زۆرەی هاندەرانی بەخۆیەوە نەبینیوە هەردوویانە ڕووبەڕووی یەک بوونەوە گێم یەکەم یاریزانانی هەردوویانە گۆڵ بە گۆڵ وەڵامی یەکتریان دەدایەوە بە جۆرێک هەریانەیەک بواری بەوەی تر نەدەدا کە پێش بکەوێت و بە 13 گۆڵیش بۆ هەردوولا ئەو گێمە کۆتایی هات گێمی دووەم بە هەمان سینارۆ بە هاندانی هاندەران دەستی پێکردەوە و یاریزانانیش بە گڕوتینێکی بەهێزترەوە ڕکابەریان دەکرد و بە گۆڵە سرنج ڕاکێشەکانیان جۆش و خرۆشیان دابوو بە یاریەکە بەڵام لە کۆتاییدا یانەی ڕزگاری بە جیاوازی گۆڵێک و بە 28 گۆڵ بەرامبەر بە 27 گۆڵ یاریەکەی بردەوە و یەکەم دۆڕاندنیشی تووشی یانەی سلێمانی کرد بەڕاستی ئەمە یەکەم جار پیرۆزبایی لە فرقەکە بکەم دەستخۆشی لە ستافی نادی ڕزگاری بکەم بەڕاستی ڕۆیاریە کراوە ئەگەر بش دۆڕامە بە نەتیجەی دۆڕام وەکو فەوز بوو لە دەرەوە چونکە دوو قات فرقەکەم حەقی ساحەیان ناوە بەڕاستی ئەم فرقەیە ئاوا بمێنێتەوە بەشداری دەورەی موتاسی عێراقی شەکەین و هیوادارم نادیش بتوانێت پشتی ئەم فرقەیە بگرێ وەکو نادیەکانی کە پشتی ئەم فرقە باشە بەردەیات بەڕاستی فرقەیە بەڕاستی شایانی هەموو شتێکیشن زۆر دڵسۆزیشن بەڵام ئینشەڵڵا بۆ نایەبی کوردستان ئەم جارە لەوانەیە یاریزانی باشتر بێنین سەرەتا بەخێر بێن یاریەکە ئەمڕۆ یاریی بەهێز بوو بەجددی بەڵام ئێمە بە ئەنجامیش و بە یاریش لە خۆمان ڕازی نەبووین لەبەرەوە مستەوای ئێمەنی ئێمە ئەبووە مستەوامان زۆر باشتر بووە بەڵام چەند خەڵەتێکی ئەتوانم بڵێم شخصی و جەماعیشمان هەبوو یعنی هەنێ کات بە جەماعی یاریەکانمان بە غەڵەتە کرد ئەو ئەوانی کەم دەڕی پێوتین جێبەجێمان ناکرد هەنێ کاتیش بە فەردی ئاریکەر هەنێ مەسئولیاتە خاتە سەرشانی خۆی بە غەڵەت دەشکێتەوە بەسەر خۆیە لەم قۆناغا دو یاری قورسمان کردووە هیچ چاوەڕێوەمان ناکرد بەڵام میتر ئەوەش ئیشی مدەڕی بوو دەستەی کاریژێڕیە کە بە تیپەکە بچنەوە و خەڵەتەکانی تیپەکە بزانن چییە بڕیارە دوای تەواوبوونی یاریەکانی ئەم کۆمەڵەیە هەژیانە لە هەردوو کۆمەڵی سلێمانی و هەولێر بۆ خولی نابی کوردستان دەمێننەوە و حەویانشدا دەبەزێت بۆ ریزیانە پلێکەکان ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی